دەگەڵینەوە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی قۆناغی دووەمی پاڵەوانتی تۆپی سەرمێز یانەکانی عێراق دەستی پێکرد و یانەکانی پێشەوەی ڕیزبەندیش بە برنەوە دەستیان بەیاری کرد و ڕکابەری نازناوەکەش دەکەن. دوجار قۆناغی دووەمی پاڵەوانێتی یانەکانی تۆپی سەرمێزی عێراق لە شاری سلێمانی دەستی پێکرد و یانەکانی پێشەوەی ڕیزبەندیش بە برنەوە دەستیان بەیاری کرد. بە سەرپەرشتی لیژنە کاتیەکەی یەکێتی تۆپی سەرمێزی عێراق و بە هاوکاری لقی سلێمانی یەکێتیەکە و بە بەشداری 16 یانی کوڕان و 5 یانی کچان لە هۆڵی یانی سلێمانی یاریەکان دەستی پێکرد. شاری سلێمانی خۆتان نەزانن لەم یاریە دایمەن دەستپێشکەر بۆ لە بۆ هەموو پاڵەوانەتەکانی عێراق، بۆیە قۆناغی دۆمان هێنا ئێرە زۆربەی زۆر یانەکانیش نایەبەکان لە ناوچەی کوردستانەوە بە تایبەتی سلێمانیش بە تاکید کاریگەرە دواکەوتن با بڵێن هەڵبژاردننی یەکێتی ناوەندی تۆپی سەرمێزی عێراق دواکەوتووە بە تاکید گەرێتەوە بۆ هەندێک کێشە کە لە ناو دامانی یەکێتەکەیە هەیە و هەروەها کۆمەڵێ تەکەتولاتیش خۆتان نەزانن ئیمڕۆ لە وڵاتێک هاژین سەر تاپای هەمووی تەکەتولات و سەر تاپای هەمووی مەشاکیلە بەڕاستی. لە پاڵەوانێتیەکەدا کێبڕکەیەکی بەهێز لە نێوان یانە بەشداربووەکان هەیە و یانەی سلێمانیش کە پاڵەوانی قۆناغی یەکەم بوو خۆی بە بەهێزی بۆ ئەم قۆناغە ئامادە کردووە و ڕاهێنەری تیپەکەش باز لە بەهێزی پاڵەوانێتیەکە دەکات و تەنها ئامانجیشیان پارێزگاری کردنە لە نازناوەکە. ئێمە ڕاستی پێش مانگێک هەفتەیە چین بەرەو سنەندەش دەوێت مەشقورانانی خۆمان ئەنجامدا و ئامادەکاری بۆم خولی یانەکانی عێراق ئەوە ئێمە وەکویانەی وەرزشی سلێمانی قۆناغی یەکەممان بڕی بەبێ هیچ دۆڕانێک حەوت یاریمان بردەوە. ئێستا ئەمە قۆناغی دووەمە کە دەست پێکات و ڕاهێنەر وەکو یارزان زۆر گەشتبینم لە یارزانەکانم ئاستێکی باش پێشان بەرنە قۆناغا و بە هیوانەوە کە پارێزگاری لە نازناوەکە بکەین. یانەی جەیشی شاری بەغدا بە هەمان شێوە بە بەهێزی و بە پشتبەستن بە دوو یاریزانی کورد ڕکابەری نازناوەکە دەکات و یاریزانانی تیپەکەش باز لەوە دەکەن کە دەیانەوێت یەکێک لە بلیتەکانی پاڵەوانێتی عەرەب بەدەست بێن و ناشی شاردنەوەکەیانی سلێمانی بەڕکابەرێکی سەرسەختی خۆیان دەزانن. زۆر سپاس بۆ کەناڵەکەتانێمەوە وەکو یانی وەرزشی جێش معسکەرێکی باشمان کرد لە شاری سلێمانی دوای ئەوەی کە بەڕاستی توانیمان لە قۆناغی یەکەمە هەموو یارەکان بەرینەوە ئێستاش لە قۆناغی دووەمە کێبڕکێی یانی وەرزشی سلێمانیەکەین بۆ بەدەستهێنانی نازناوەکە و ئینشاءڵڵا هەموو هەوڵێکی خۆمان نەخێنە کار بۆی بتوانین بینە پاڵەوانی عێراق و بەشداری لە پاڵەوانەکانی عەرەب بکەین کەوا بڕیارە لە وڵاتی مەغریب ئەنجام بدرێت. گومان لەبەرەوەی ئێستا تاکە یانی سلێمانی و یانی جێشەکە خەسارەیان نییە و هیواداریم بتوانین لە یاری کۆتاییدا سەرکەوین و ئەنجامێکی باش بەدەستبێنین بۆ یانی وەرزشی جێش. دوای تەواوبوونی یاریەکانی ئەم پاڵەوانێتیە یەکەم و دووەم و سێم دەبنە نوێنەری یانەکانی عێراق لە پاڵەوانێتی یانەکانی عەرەب کە بڕیارە لە مانگی نۆ لە وڵاتی مەغریب بەڕێوە بچێت. هەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.